منا مصطفى أمري هم أو كساني جراحي لي أو بن سلاحي بكرن هرشي بيتان بكري سلاحي بكرن أو بيتان نكري هر بقوندكي سلاحي بكرن أجر بيتان نكري هبا عشيرتك سلاحي بكرن شری پارتیزان انسان نبزانی خطرترین شر الدنیا. لا خزايك يوكو منطقية ما بهرسي صوشز ديكا پنجاشة كتابو أم منطقية. لو آراس كومار كردستان لبالك واتون مستند ولا. دزگاکانی بێتەل کە لە شۆڕشی ئەیلولیشی پێدەکرا زۆر سەرەتایی بوو. برنو سێرەوەی خوڵ بوو و دووری تو چەتە حکومەت جەش قەرزی چیاکانەوە دەنگی تەقەی بڕنەوی هێزەکانی پێشمەرگە بۆ ئازادی و بەرگریکردن لە خاک شوناسی نەتەوە و نیشتیمان وەکو ئاوازی شمشاڵێک کە پڕاو پڕ بێت لە جۆش و خرۆش بۆ نێو دەشت و دەر و شارەکان شۆڕ دەبوونەوە و ئومێدی سەرکەوتن و سربەخۆییان بە دانیشتوانەکەی دەدا. ئیدی گەورە و بچووک نێر و مێو کرێکار و خاوەنکار تەنانەت کیژۆڵەیەک کە بە گۆزەیەکی کوردیەوە لە ڕێگەی کانیدا بەدەم ئاوازەکانی بڕنە و سەمینۆف دیکتەریۆف قۆناخڕ یەک تیر پێنج تیر یازدە تیر ئینگلیزی و چەندین تفەنگی سادە و سەرەتایی کوڕ و تینی کوردایەتیان بە خەڵک و نیشتیمان دەدا. کورد بە درێژایی مێژوو بۆ بەرگریکردن لەمانەوە و پارێزگاریکردن لە خۆی و خاکەکەی چەندین شۆڕشی لە کات و ساتی جیاواز بەرپا کردووە. ئەم شۆڕشانەش تەنیا لە چوارچێوەی بەرگریکردن و پارێزگاریکردن لە خاک و نیشتیمان و کولتور و فەرهەنگ و ڕەتکردنەوەی حکمی ستەمکارانە بوون. هەرەمەش وای کردووە لە قەتپاڵی چیا و دۆڵێک و بندار بەڕوویەکدا خوێنی شەهیدێک بەسەر خاچی پیرۆزی کوردستاندا بڕژێت. گۆڕانی سیستەمی سیاسی لە 14 تەمووزی ساڵی 1958 بۆ سیستەمی کۆماری کە بەهۆیەوە گۆڕانکاری گەورە بەسەر بارودۆخی سیاسی لە عێراقدا هاتوو یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانیشی بریتی بوو لە هاوبەشی کورد و عەرەب لە عێراقدا کە لە بەندی سێی دەستوری عێراقدا ئاماژەی پێکرا بوو. چەندین دەستکەوتی دیکەی گرنگ و کاریگەری دیکەش هەن، بەڵام هەر لە دوایی خۆگرتنی حکوومەتی عێراق زۆر هەوڵدرا کار بەم بەندەی دەستور نەکرێت و هەموو ئەم بەڵێنانەی حکوومەت بە کوردی دابوون خەریک بوو لێیان پەشیمان دەبووەوە. پارتی دیموکراتی کوردستان کە تاکە حیزبی کوردی خاوەن مۆڵەت بوو لە عێراق ناڕەزایەتی بەرامبەر بە ئەم زوڵم و ستەمە و پەشیمان بوونەوەی حکوومەت لە بەڵێنەکان و کار نەکردن با بەندی سێی دەستور دەربڕی بوو. هەرەمەش وای کرد شۆڕشی مەزنی ئەیلول بە سەرۆکایەتی ژانڕاڵی چیاکان بارزانی نەمر
لە ساڵی 1960دا سەر هەڵبدا کە بە یەکێک لە گەورەترین شۆڕشەکان دادەنرێت. لەگەڵ دەستپێکردنی شۆڕش کوردان لە خانەقینەوە تاوەکو زاخۆ لە دژی حکوومەتی ئەوسای عێراق بە سەرکردایەتی عەبدولکەریم قاسم ڕاپەڕین و پەیوەندیان با ڕیزەکانی شۆڕشەوە کرد. 14 تەمووز بوو ئەمە لە ڕەزالەتێکی زۆر خراپدا بوو 12 ساڵە بە حەقیقەت یعنی شۆڕشی بارزان هەر لە منتیقەی بارزان کرابوو لەگەر ئاغاوات و حکومەت و ئەوانە ئەمە کەتینە ژێر دەستیوە بەڵام چی بوو کەتیە دەست جن و منداڵ بوون بەس کەسی دی نەبوو. ئەو 12 ساڵانە زۆر ڕەزالەتێکی گەورە ملەتی بارزان بڕیان کرد ئەوی دیشیان حەبسادا بوون پاشی 2 ساڵ بەریاندان خێزانی واشیان تەبدعید کرد ویان نەکرد لە منتیقەی بارزان بمینەوە و نەکو شۆڕشێکی بکرد هەتاوجە وەڵحاصلما هەتاوەکو 14 تەمووز کە ئینقلاب بوو ئەوجا بارزانی سەری هەرداوەدی لە رووسیای وەکو باسم کرد بە هەر نەوعی گەشتە بە عێراقی هاتە قاهرە لە قاهرە لە 6 مانگی دە لە 58 گەشتەوە بەسرا ئەو ملت هەموو گەشتەوێ وەڵحاصل حزبەکەیان ئازاد بوو بە قەوەتیانی خست و آخر نەتیجە لەوێ مەلا مستەفا لە جێی عەبدولکەریم قاسمی بووە لە کلیاندا برینداریان کرد ئەو سەدام ئەوانە لێیاندا دێ عەبدولکەریم قاسمیان بریندار کرد مەلا مستەفا لە دیفاعی و لە بەغدا آخر نەتیجە هەتا حزبی شیوعی لەگەر عەبدولکەریم قاسمی بوون و لەگەر ئاغەوات و ئەوانە عەبدولکەریم قاسمیش دیارە هەند زۆر جا مەلا مستەفا مردەکرد ئەمریکا مرۆڤێکی بێعاقڵە ئەو چی کرد ئەمە عەشیرەتا دەوان لێ کرد شکایەتیان لە مەلا مستەفای کردن سلاحی دا عەشیرەتەکانی دیکە کە سلاحیان دایێ مەلا مستەفا لێ نەگەڕان هەر دەیویست کە شەڕی نەکە لێ نەگەڕان تا کە تووشی شەڕی کرد هەنگی سلاحیان نەبوو جا هەنگی بوو لە 48 پێهەر لۆشەستەکان مەلا مستەفا ئەمری بە هەموو ئەو کەسانەی جوڕاهێلی ئەو بن سلاحی بکڕن هەرچی پێتان بکرێ سلاحێکی بکڕن ئەوەی پێتان نەکرێ هەر بە گوندێکی سلاحێکی بکڕن ئەگەر پێتان نەکرێ هە بە عەشیرەتێکی سلاحێکی بکڕن ینی بەو دەرەجەی کاتە شتەکە وا بوو دەیدەی هێتا ساڵی 61 کە ملەت تەنزیم و بە حەقیقەت یعنی ڕۆلی پۆلیسی نێتە لە بیرکردن پۆلیسی کورد هەموو لە مەخۆڕەکانی ئەوانەی عادی منتیقەی بارزان و ئەوانە بوون تەنزیمیان کردن ئەو پۆلیسانە ئەکسەریە بە معاون و بە مەسئول ئەوانە هاتنە دەرێ سلاحی خۆیان لەگەرە خۆینا ئەوە سلاحێکی زۆر باش بوو کە بە دەست شۆڕشی ئەیلول کەتیە لە 6 ئەیلول حکوومەتی عێراقی بارزانی خەسف کرد بە تەیارە منطقەی بادینانیشی خەسف کرد هەر بەرزان نەبوو بێتە بەڵام بە تەرکیزەکە بە لە 180 لەسەر بەرزان بوو ئەنجا ئەم جادەی خەلەکان دووکان خەسف کرا تیار هەر تیارە خەسفی کرد کۆمەڵە دروست بوو من وەک ئەم ئێستا لە بیرما لەم ئەزمەڕەی ئێمە دەرێشی حاجی الحوێدین حسێنی مەلاحمە حاج عەزیزی خامیر حاجی ئیبراهیمی باڵق کۆمەڵێک خەڵکی عەشایر ئەو چەکەی کە هەبوو لە دەست خەڵکا بوو چی بوو چەکی پاشماوەی حەربی عالەمی دووهەم کە تورک بەجیان هێشت بوو کە شکا بوون خۆناخڕ و ماوزەڕ و مەعدەن و تارەشکێن و یایلی و داداش و ئەمانە کۆمەڵێک چەکی تەقلیدی کۆن بوون کە لە حەربی عالەمی یەکەم و دووهەمە بەکار هاتوون جێشی ڕووسی لێی بەجێماوە جێشی عوسمانی لێی بەجێماوە ئەمانە کەوتون دەستکرد بەڵام ئەمەش چییە لە قەزایەکی وەکو ئەم منطقەی ئێمەیە کە 360 دێیە بڕوان ناکەم بە هەر 360 دێکە 50 شەکی تیا بوو بێ ئەم منطقەیە ئەم چەکانە کۆکرانەوە و خەڵک کەوتە ئەم شاخانە و
مواتەوات پێیا بوو شۆڕش دەستی پێ کردووە لە ڕۆژی 11 ئەیلول ئیعلانی شۆڕش کرا. از شوانم وقتی شورش دست بکردیم من شوانی خیلی چون گشتمه ایکل بکارکا بخکا هیلان چون بابا خو هیلا چون گشتش شورشه عشیرت هر واسا شستویی که هم بریم چون دستری آکیره مالا مصطفى برحمت بید شکفته بو گوتی هر نستری آکیره هم چون دستری آکیره شستویی که تقریبا 3-4 حیوان ما اینا لوری ام بدل کردیم مزیری بون برواری بون زیدک بون غازی حجی ملوی بو وحدی حجی ملوی بو لقال عشيرتي خره تقول لها هوسا شورش بقوات كفت شعر تبنجينا وانا توي بيچاكي نفودا ها بوتا في شك نينن دست هفته پاکیتک از دمتا 10 مروف انگلیزا تبنگوت انگلیزی 10 پاکیت فیشکت انگلیزی دادن اتا برنویا 10 پاکیت فیشکت برنو دادن اتا هنگی حسانه بو نه که بو ذکر کن 5 نفر بانه 5 نفرات خور مطرحی که آبه هبا مبتنی نمید خور دو قربان کلی دم دم فوال خویی دیترید یا حسا بو شورش ایلولی ئەو کاتەی شۆڕش سەری هەڵدا سوپای عێراق چەندین گرێبەستی چەکی لەگەڵ وڵاتانی پێشکەوت و ئەنجام دابوو لە بەرامبەردا چەکی دەستی هێزی پێشمەرگەی کوردستان هەرەو چەکانە بوو کە لە سەردەمی عوسمانیەکانەوە مابوونەوە تەنانەت دەستکەوتنی چەک زۆر ئەستەم بوو باز دەکرێت سەنگەری وا هەبووە ژمارەی چەک زۆر کەمتر بووە لە ژمارەی پێشمەرگەکان بەڵام ئیرادەی نیشتیمان پەروەری و ڕێبازی شۆڕش وای کردووە زۆربەی کاتەکان سەرکەوتنەکان بۆ پێشمەرگە بێت ئەوان چاوەڕێی ئەوەیان دەکرد هاوڕێ و هاوسەنگەرەکانیان لە شەڕەکاندا سەرکەوتنێکی دیکە تۆمار بکەن تاوەکو ئەو چەکانەی سەربازەکانی سوپا لە دوایان بەجێ دەما بۆیان بهێننەوە و پێیان بدەن داستانە یەک لە دوای یەکەکانی پێشمەرگە و سەرکەوتنەکانی دەرفەت بوون بۆ ئەوەی هێزی پێشمەرگە چەکی نوێی دەستکەوێت ئەو چەکانەی کە دەستی بەسەردا دەگیرا لە خانەقینەوە تاوەکو زاخۆ بە جۆرەی پێویستی ناوچەکان بەسەر هێزەکانی پێشمەرگەدا دابەش دەکرا لە دوای ئازادکردنی تەواوی ئەو ناوچانەی شۆڕشی لێوە هەڵگیرسا لەشکری شۆڕش بەم شێوەیە ڕێکخرا فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە سەرۆک مستەفا بارزانی سەرۆکی ئەرکان نووری مەلا معروف لەشکری یەک لە بادینان ئەسعەد خۆشەوی هێزەکانی پێکاتبوون لە هێزی زاخۆ عیسا سوار هێزی دوهۆک عەلی خەلیل هێزی ئاکرێ شێخان و حەسۆ میرخان دۆڵەمەری لەشکری دوو لە هەولێر ڕەشید سندی هێزەکانی پێکاتبوون لە هێزی سەفین تاهر عەلیوالی هێزی کاوە لە پشدەر حەسۆ میرخان ژاژۆکی هێزی بێتواتە عەلی شەعبان لەشکری سێ لە سلێمانی و کەرکووک مقەدەم عەزیز ئاکرەیی هێزەکانی پێکاتبوون لە هێزی خەبات عەبدولوەهاب تروشی هێزی قەرەداخ فازڵ تاڵەبانی هێزی ڕزگاری تاریق ئەحمەد دا شەڕێ مە چەکامە توەنگ بوو ئەمە لەو وەختن ڕشاشی نەبوو تۆپین نەبوو دەبابین نەبوو چین نەبوو هەم بوو نەبوو مە کە توەنگێکی کۆنە و ڕزین پێ بوو فیشەکەش زۆر بە زەحمەتەوە چەنگەکەت توەنگەکە ئینگلیزی بوو کەتکەتە جامبێزار بوو کەتکەتە بڕنۆ شتەگەداون بەس بڕنۆیەکان نەوعێ کۆن بوون نوێ نەبوو
ئەو شەڕە هات دژمن هات بە دەوەرە بارزانی سۆتان نەیهێشت زۆر کممە منتیقا نامزوریە مات وەکو گۆتەکە لە جادە خەلاز بوو جادە هەتا شێروانە مەزن بوو ئەو خەتە جادە نێ چۆلۆ لۆ حەدودە هەتا شێروان ئەسکەر هات کوشتارێکی زۆر هاتەکردێ ئەسکەرێکی زۆری هاتە کوشتێ لەوێ ئەسکەر ڕاوەستا پاییز پسە دەهات باران هاتن ئەسکەر نەیتوانی زیاتر بێتە پێش ئەو جا حکومەت مەجبور بوو تەنە زۆرێ بکە مفاوەزاتێ تەگە مەرام مستەفای بکە مەرام مستەفا دەستی بە مفاوەزاتیان کرد تەگەلێک هەتا وەکو 64 و 65 و هەتا گەشتینە 11 ئادارێ ئیمکانیەتی شۆڕش زۆر زەعیف بوو ئەم وەسعەوای لێ هات پەلاماری مەخفەرەکان درا شوێن درا یەکەم مەرکەزی شورتەکە تەسلیم بوو زاخۆ بوو زاخۆ مرکزەکەی زیاتر لە 150 پۆلیسی تیا بوو 150 پاشەچەکیشی تیا بوو ئەو مەخفەرەی زاخۆ تەسلیم بوو گیرا تەواو هەمووی چەکوشتەکان بوو بە پاڵپشتێکی باش بوو ئەو سەردەما ئەمەش کە ئەو مەرکەزە ئاوای کرد وردە وردە بوو بە چاولێکەری هەر لە منطقەی ئێمە ئاگامان لێە پێشمەگە چوە سەر مۆکەبا چوە سەر مەخفەری شیوەکە و چوە سەر مەخفەری باسنێ سەر مەخفەرەکان چوون مەخفەرەکان گیران چەکی ئەو پۆلیسانش ئەو پۆلیسانەی کە چەکیان پێ بوو ئەو کاتە 11 تیر 5 تیر ئینگلیزیە هۆڵەندە ئەمە چەکی مەخفەرەکان بوو ئەنجا چەکی دەستی پۆلیس دەستی عسکەریش تا فترەیە پێشەوە ڕەشاش گەورەترین ڕەشاشی برێن بوو برێنی ئینگلیزی هەبوو 20 فیشێکی خوارد بە مەغزەنێک پێوە بوو لەسەرەوە ئەم ڕەشاشە هەبوو وردە وردە ئەم چەند مەخفەرێک گیرا ئەم چەکی ئینگلیزیانە کەوتنە دەست شۆڕش هەموو مەرکەزێکیش کە ئەگیرا ئیتادی تیا بوو شتی تیا بوو ئەمانە هەمووی بوون بە دەستکەوت بەرەبەرە شۆڕش زیاتر بەهێز بوو تەشەنەی کرد لەم شەبهەی ئەزمەڕەی ئێمە ئەم ئەزمەڕەم شاخی ئەزمەڕەی ئێستا ئێوە پێ هاتوون وەڵڵاهی حکوومەتی عێراقی حەوشە و حەو ڕۆژ بە تۆپ و بە تەیارە و بە هەرچی چەک و ئەسلحەی تەقلیدی ئەسلحەی تازەی ڕووسی هەیە بە تەیارەی مێکەوە بە دەبابەوە بە تارەی سۆخۆوە بە مدەڕەعەوە بە ئەنواع و ئەشکاڵ کلاشینکۆف و سەمینۆف و دیمیترۆف و دیکتارۆف و ئەم هەموو چە بیکەیسی و ئەمە هەموو چەکە هجومی کرد حەوشەوە حەو ڕۆژ بەوە ئەزمەڕە پێی نەگیرا بەخەری حکومی زۆر دەگیران یعنی هەتا چەند فەوجی قوە سیارە گیران ئەوانە هەموو سیلاحیان لێ ئەستاندن و جەنابی بارزانی ئەمری دەکرد زۆر بە نەرم و عەداڵەت تەسلیمیان بکەنەوە هەمویان تەسلیمی عێراقی دەکردنەوە وێجا ئەو شۆڕشە لە وەختی دەنجی داوە دێ کە دەنجی داوە هەموو دنیا زانی و شۆڕشەکە کرایە ئەوڵا هەوە چۆن و زاویتە و کارە هەموو کەس نەبوو لە بەرای لەشکری بارزانی ڕابوەستیتن ئەو خەرکەش هەموو دڵسۆز و فیدایی هە لە زاخۆ و هەتاوەکو تێتە منتیقەی ئاکر و ئەوانە منتیقەی بارزان و نێروێی و ئەوانە هەموو ئیلتیحاقیان بە شۆڕش کرد ملەتەکە زۆر تێنی بوو ئەو تشتەی نەدید بوو وەختی تەنزیمات کەتە ناو محوبەتی بارزانی و بارزانیەکانی دیتن ئەو عالەمە هەموو حەزیان دەکرد سەری خۆیان دەو شۆڕشەیدا تێببن ینی بەو ئیرادە زۆر بەخەوەت بوون ینی هاگا لە هیچ تشتێکی نەما ماڵ و منداریان بەجێ تێشتن ڕاستە مان تشتێکی عەزیزە بەڵام نیشتیمان و ملەتی کوردیان بێ لە هەموو تشتێکی خۆشەویستتر بوو
جۆری چەکەکانی پێشمەرگە بەراورد بە چەکەکانی دوژمن. هێزەکانی عێراق: هێزی وشکانی، هێزی ئاسمانی، هێزی دەریایی. چەکەکانی پێشمەرگە بریتی بوون لە بڕنە و 1 تیر، 3 تیر، 5 تیر، 11 تیر، گرینۆف، سەمینۆف، ڕەشاشی بڕنە و دیکتەریۆف، ئینگلیزی، قۆنداخڕ، یایلی و ساڵدات. چەکەکانی سوپای عێراق: سەمینۆف، کلاشینکۆف، دۆشکا، ئینگلیزی، 5 تیر، 11 تیر، چەندین جۆری چەکی تری پێشکەوتوو. جۆری تۆپەکانی پێشمەرگە: تۆپی عۆقدە 2، بازووکە، هاوەنی 60 ملم، 81 ملم، 80 ملم. جۆری تۆپەکانی سوپای عێراق: دەبابەی T52، مدەڕعە، تۆپی 120 ملم، 122 ملم، تۆپی 106 ملم، تۆپی دوورهاوێژ. چەندین جۆری دیکەی تۆپ وەک هاوەن و دۆشکا و قازیفە. جۆری فڕۆکەی سوپای عێراق: فڕۆکەی سیخۆ، مێکی 17 و مێکی 19 و مێکی 21 و AL28 و AL14. چەندین ئۆتۆمبیل و ئالیاتی سەربازی دیکە کە سوپای عێراق هەیبوون. بێتەل و پۆستە و بروسکە یەکێک لە گرنگترین و کاریگەرترینی ئەو ئامێران نەبوون کە ئەو کات هێزە سەربازیەکانی جیهان لە شەڕەکاندا بۆ ئاگاداربوون لە بەرەکانی شەڕ و ئاگادارکردنەوەی یەکدی بەکاریان دەهێنا. لە شۆڕشی ئەیلولدا هێزی پێشمەرگە هاوشێوەی سەرباز و سوپاکان ئەو ئامێرانەی بەکاردەهێنا. عەبدوڵڵا یەکێک بۆ لەو پێشمەرگانەی شۆڕشی ئەیلول وەک خۆی باسی دەکات، هەر لە سەرەتایی تەمەنی هەرزەکاریەوە وەک یەکێک لە بچووکترین پێشمەرگەکان و بەهۆی هەبوونی توانای نووسین و خوێندنەوە لە مخابەرەی یەکێک لە هێزەکانی شۆڕش دەستی بە خەبات کردووە و لە هەردوو شۆڕشی ئەیلول و گوڵاندا توانیوێتی بە تواناکانی خزمەتی زۆری شۆڕش بکات. ئەلەو ئاراس کۆمار کوردستان لە باڵەکەوە چۆن مەبیستن وەڵام دیارە ئەوە ندای سەرەتایی بێتەلیە. ئەو دەستگای کە ئەمە ئیشمان پێدەکرد دەستگایکی سەرەتایی بوو، سی 12 پێدەگوت. دەستگاکانی بێتەل کە لە شۆڕشی ئەیلول ئیشی پێدەکرا سی 21 بەریتانی کە زۆر سەرەتایی بوو. زۆربەیان لە شوڕتەی عێراقی گیرابوون لە مەرکەزەکان، زۆر بەشیان لەوان بێتەلەکانشیان لەگەڵ هاتبوون کە مەرکەزەکە دەگیرا. یەک لەوان ئەو حەسەن خدرۆشەوە بوو کە بێتەلی شوڕتەی بوو ناوی عەریف بە جیهازەوە گرتوبیان. ئیتر ئەو بێتەلە 21 زۆر بە قووەت نەبوو. لە دووی بێتەلی چیتر پەیدابوون و شەی شوڕتەی بوو پێیانەوت سی 12 تۆزێک متەتەوەر بوو لە متەتەوەرتر بوو لە 21کە. لە دوایوی هەندێک بێتەلی تر جیران لە شەڕی لە عەسکەری کە لە ناو دەبابە و لە ڕەبایەکانی عەسکەری هەبوون ڕقم 9 بە تایبەتی لە هەندێن دە 12 دەستگا لەوێ جیران. ئیتر شەبەکە بەرفراوانتر بوو، ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبوو. لەو ئەخیرەش لە ساڵی 67 وانە هەندێک دەستگای بێتەلیان داێنێ 19 سی 19 وەرەقەم 9. ئیتر شەبەکە زیاتر بوو کە زیاتر بوو. وەکو عەرزم کردن ئەجهزەکانی ئێمە زۆر سادە بوون، ئەجهزەی دوژمن بە قووەتتر بوون. هی ئێمە هەمویان کۆن و هیچ زمانی حربی عالەمی یەکەم ئەوانە بوون. من لە 74 کە شەڕ دەست پێ کرد 3 نەوعی ئینساعاتم دەکرد، یەکیان ئی تایارە، یەکیان ئی دەبابە، یەش ئی تۆپ. کاتی تایارە دەهات بە جیهازەکە بە رادیۆکە گوێم لێ دەبوو کە تایارە لەکوێ دەدا و چ دەکا و چ ناکە. رادیۆکە FMی هەبوو خوار 77 لە 67 بەرەو سەرێت. ئێستا ئەو FMەی
لە ناو ڕادیۆکان هەن 77 تا 88 ئەو لە خوارتر بوو دەنجی تارێک قسەکردنی تەیارەکانی وەرەگرت کە داهاتن سەر منتیقا دەمزانی ئەوان چ دەکەن ئید دەبابەش کە دەچمە سەرمەوجی ئەوان دەبابەکان بەرەو گوێ دەچن کوێ قەسفەکەن ئی تۆپش ڕەسەدەکان لە کوڕەک و لە گۆڕەز بوون کە بانجیانە کرد ئی تۆپەکان من لە لای خۆنووسی بوومەوە کە دەیگوت 9 ئەو 9 بۆ حەوزی ڕوانز و ئاو جندیان و هەتا دەگاتە دیانەی کە دەیگوت 7 بۆ دۆڕی ئاکۆیان بوو کە دەیگوت 3 بۆ منتیقەی ساردا و ئەولای بوو کەوا بوو من هۆکتۆکەکەم لا بوو کە بانجێ کرد ئەمە یەکسەر بە هۆکتۆکی بەو جێمەوە کاکە تۆپ داوێشترێتە منتیقەی ئێوە خۆ ئاگاداری خۆتان بن ئیتر خۆیان قایمە کرد و تۆپەکە تەسیری ناکردن ئی تیارەش عینشت کە تیارە داهات سەر منتیقەی دیسان بە هۆکتۆکەکەی ئاگاداری برادرانمان کرد کە تەوجیهی بەرەو کاملایە کورد مێژوویەکی دوور و درێژی لەگەڵ چەکی بڕنەو هەبوو وەک دەگوترێت بڕنەو لە بەرەکانی شەڕدا چۆکی بە دوژمن داداوە و هەر سەنگەرێک تاکە بڕنەوێکی لێبوایە ئەوە بۆ دوژمن دەبوو بە مۆتەکەیەک و سەربازەکان ئەژنۆیان دەشکان دەنگی تەقەی بڕنە و بۆ پێشمەرگەکان ئاوازی سەرکەوتن و بۆ دوژمنیش واتای مەرگ و تێکشکان بوو برنو دەنگەبێ ئی دیار بوو ناو تەڤەنگەدا دەنگە ئەبێ دیژی دیار بوو مەسەن نەوەکی 12 میل و 8 میل و جفتێ بە ئەوان برنو سێرەوەی خۆش بوو و دووری چوو دەگوڵێ هە سێرەوەی خۆشە کە تۆ لێدگیری گەلە خۆشە خاستەن یا 12 سێرەوەی تەنکە سێرە 17 یا ستورە دەگوڵێ هە ئینجا ژێ ترسیان چەتە حکومەت جەیش خەر ژێ ترسیان دوور چوو برنە و سەنگەرشکێن بوو کاکە ئەو سەنگەرەی کە بەرامبەر بە تۆ بوو لە هەر شوێنێکەوە دوو فیشێکی برنەی بەر بکەوتایە ئەمنگەی خۆڵ و بەرد و چەو بەسەر و چاوی ئەو کەسەی کە لە سەنگەرەکەیە سەنگەرەکەی بە چۆڵە کرد و ڕایەکە دەڕۆی هۆ کڵاشینکۆڤ نییە لە بەردەم تافی 50 فیشێکی پێ بتەخێنە گولەکان لە بەردەم تاکەوێتە خوارەوە بەخوا فیشێکی برنە و لە هەرچیەکی یابێ لە پشتەوە ئەمەی کردوتەوە کە دەرچووە فیشەکە ئەوەی کە لەبەر تێخستووە ئەنجا لە سەنگەری یاوە وەڵایی گوڵخۆری ئەوە کردووە بەسەری ئەو کەسەی لە سەنگەرەکەیا بووە وەڵایی نەیتوانیوە دابنیشە برنە و سەنگەرشکێن بۆ کاکە تەنگی بڕنۆ ئەوان نەیان بوو دوژمن نەیان بوو وەختی تەنگی بڕنۆ جەنابی بارزانی پەیداکردن من تا حەدێکی هاگام لێ بوو مەسیلاحمان نەبوو سوالی لە من کرد ملەتی بادیناکوە لەو سپیلکەی هاتمە خزمەتی لەو چایخەرێ کە هاتمە لەوێ جەناب بارزانیم دیت ئەمر کرد ملەتی بادیناکوە خەرێک کو قەنەعەتێ من گوتی وەڵڵا زبنی سیلاح نییە نەخۆکە سیلاحی شەبی ئافرەتیش نامینی سیلاحی هەردەگریتن دەستی لەو وەختی بە هەندێک جای ڕانا بەهار بوو گوڵێک جای پێوە بوو دەستی وێ ڕاینا سۆندی خۆن گوتی ئەو جایە چەندە گوت سیلاح ئەوەندە زۆرە هەندە زۆرە پەیدامان کردیە منش پێم گوت بەرام ئەمری کرد ڕێ بە زەحمەتن هەتا تێت ئەمنیش بخۆ بۆ منداڵی خۆم بەڵام مستەفا مەجالی دابووە خەرکی یعنی مە شەرمان لێ نەدەکرد یعنی چۆن ئەمە قسە لەگەرەکەین ئەوها لەگەر جەنابی بارزانی قسەمان دەکرد دانی سوحبەتی وای بەمە دەکرد ینی هەموو بە پێکەنین و ئەوێدی ئیسان محبەتی لۆچۆ منش پێم گوتم ئەزبنی واللهی ئەوەی ئەو سیلاحی پەیدا کردیە ئەوە مسۆگەر بە قەنەعەتین ئەو ڕێیەشمان لۆ دەکەتەوە بە من پێکەنیە وەڵا چیوە پێ نەچوو ئەو تفەنگانە هاتن ئەو برنۆیانە جەکە هاتن ئەوان جێشی عێراقی یان تفەنگی ئینگلیزی بوون یان لەو دوایەی وەختێکی کەلاشینکۆفیان دەستکەتن حکمی وا زۆر نەبوو کە هاتن ئەو برنۆیە لە دەستی لەشکری بوون
زۆر لە دوور ئەو برنۆیانە وەکو قەناسای بووندی دژمنیان دەکوشت وێجا وەختی دیتیان هەر بسییان ئەمری جەنابی بارزانی بوو کە وەختی دژمن تێتەکنەنگۆ فیشەکی دەبی بەلاش نەهاوێن ئەگەر تفەنگی تاوێنە دژمنی کەس نەکوژی دژمن ناترسێ سافی نامینی لێگەڕێن هەتا بەو برنۆیانە و کەلاشنگا و سیلاحی هەتانە هەتا وەکو لێی نەدەن کە گەر خوینتان لێڕێت لێدەن چەندێکی دێخن دژمن خوینێ ببینی ڕاکە فیشەک نابی بەلاش بچی کە بەرامبەری دژمن بووینە دژمن یەک دەبوویە یەک دە یعنی چە یعنی یەکی مەشەید بوویبی دەی دژمن کوژرایە جارێکی هەندێک هاتنە گرتنێ لیان پرسی گوتیانێک پێشمەرگە سیلاحی چ بوو عسکەرەکە جوابی داوە لیان پرسی گوتی والله سلاح پێشمەرگە کل قەناسە ما قەناسە هەر نەندیتبوو ئەمە قەناسە هەنجە نەدیتبوون عسکەرە وە حسابە کرد ئەو تۆنگە ڕشک و ئەو تۆنگە پیسەنەمە هەموو قەناسەیە دژمن هەندێک ترسیا زۆرە ترسیا لەگەڵەوەی پێشمەرگەکانی کوردستان لە سەردەمانی شۆڕشی ئەیلول لە ڕووی پێویستی سەربازی و ڕاهێنانی سەربازیەوە لە چاو هێزی دوژمن جیاوازی زۆریان هەبووە بەڵام سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە سوپای دوژمنی ناچار کرد و بۆ ئەوەی خۆی لە شکستی زیاتر بدزێتەوە زۆربەی کات داوای ئاگر بەست و ڕاگررتنی شەڕی لە پێشمەرگە دەکرد بارزانی نەمر فەلسفەی زۆر بوو مثلا چەند ئینقیلاب کرابوونە لە بەغدا ئیکسەر ئیعلانیان دەکرد هودنەیە ئیکسەر ئەو هودنەی قبول دەکرد هیچ ڕەفزی نەدەکرد زۆر جار مەکتەب سیاسی ئاعزای قیادی پێیان دەگوت قوربان ئەوە درو دەکەن زەعیفن خوان بە قووەت دەیخن دەیگوت ئێمەش زەعیف بووینە ئێمەش ماندی بووینە پێشمەرگە ماندی بووە ئێمەش نەفەسمان دێتەوە بێن دەدەینەوە پێشمەرگە دەشتنەوە شارنا و دێ وقتی دێتەوە لەگەڵ خوسی شارێکتر دەینتەوە لە هەمووان گەورەتر گوناحی کوشتن لەسەر شوانی منەوەبی هەتا ئەو شەر ئیعلانەکە ئێمە شەر ناکەین ئێمە دیفاع دەکەین ئیتر بە ئێمە دەڵێن خائین و عەمیل و جاسوس دێن لەگەڵمەدا دەنیشن مفاوزات دەکەن ئەم هەموو بۆ ئێمە لە دەرەوە لەنەوە سەرکەوتنێکی گەورەیە خۆ لە ساڵی 62 وەختی بارزانی نەمر لە بادیان گەڕەوە بۆ منطقەی سوورە من لە ئۆکری بووم تەڵەبە بووم سنفی ئێکی متەوەسە بووم تەماشامان کرد کەس نەماوە لە ئۆکری هیچ کەسێکی نەما هەموو ڕای کرد شرطە پۆلیس چی چەک هەرگیرێکی هەیە هەموو چ بوو معسکەری ئۆکێ خۆرێ شار بەر بوو فقط ئەهلیمانەوەری لە سێ میحوەر پێشمەرگە هات نەخوار کەیفمان هات تەڵەبە بووین گوڵمان پێشمەرگە دێت کەیفمان هات تەماشامان کرد هەموو وەستان هەموو ژیاد چوونەوە عاجز بووین دو کادر هات نخوار گفت ما چه بو هاتن و چه گفت بارزانی توی رب بود کو چون داشتن ناو شار ویران دبی خراب دبی ایمن نهاتین شار کن خراب ایمن هاتین شار کن آودان کن او حشمت انسان به طوب و طیاره ویران دبی و کی ودرون این فلسفه وابو جيش هلیکوپتری بود طیاره بود دبابه بود مدفعی بود کاتشه بود همون نوع سلاح جیشکان دنیا هيا او هیان بود دەوڵەمەند بۆ عێراق هەموو ناو ئەشتێکی سیلاحی بەدەستەوە بوو جێشێکی ڕێکوپێکە بوو و سیلاحێکی ینی ئەوەی کە پێویست سیلاحی هەبوو پێشمەرگەش هەبوو وڵی من بە ئەو چاوە دیدیتم قرمەی بەشانیوە بووە قرمەی ئەوەی نیچیر ینی تۆبر ئەو جفتە بەشانیوە بووە 12 میلی پێ بووە ئەو بڕنووە لە دەستی پیاوان بوو ئازا بوون دەچون نزیکی ڕەبیە دەبوون بە دوربین ئەوانە تەماشا دەکرد هەر شوێنێک شتێک جێک لە عسکەرێکی دوار بوو زۆر بە دیقەت لیان دەدا ینی ئیسابە مباشر بوو زانە نەیان دەتوانین سەر بینە دەیت دەست بینە دەری بە سێرە لیان دەدا و خەڵکی جیج بوو ناوشاغ بوو دەچوون هەتا نزیکی ڕەبیە دەچوو من چوومە پێش ڕەبیە تەماشام کردیە قومار دەکەن بەروا بکە گەر باش دیقەتم کرد بەڕەنگە ئەو ڕقم بینیوە ئەوە ئەیمە نەدەدی بەس جایی لە کوریا عسکەری بووم
وتي نخوشترين شر للدنيا بقري شر بارتيزانية وتي للسيارة سيور دبه نازن كي قنبلة لبن دتقي نازن لبن كي تراج لكي بن كي بر چهار نوه هل دستن رمی دکن دت کشن همو تش دشمنی تو الان شاخو دا و هیچ چکیش دیار نیه تو نابینه نازانه اما کیو کی پیدا بی شر پارتیزان زور شر که اگر انسان نبزانی خطرترین شر للدنیا او جيش نظامی پیدا تکتیکاتی نظامی بوده پیدا تکتیکاتی حربی پارتیزانی نبوده بوين مقابل حرب بارتيزاني ضعيفتين قوات جيش نظامي. نەژوو نووسان لە یاداشت و نووسینەکانیاندا شایەتی ئەوە دەدەن کورد هیچ کاتێک ژێر دەستەیی و زوڵم و ستەمی قبول نەکردووە و بەردەوام لە پێناو ئازادی خاک و نیشتیمانەکەیدا شۆڕشی کردووە و جەنگاو. لە یەکێک لە مۆزەخانەکانین و لێرە قادر قاچاق باس لەم کەلوپە لە سەربازیانە دەکات کە بە درێژایی مێژوو بە تایبەتی لە سەردەمی شۆڕشی ئەیلولدا لەلایەن پێشمەرگەوە بەکارهێنراون. پەنج و کێلبە و گەوریێت جوت ئەرزەڕۆم و لوزانێ وڵاتێ مژێک تنجنی بۆ دابڕین و داعیرانێ شیر و قەمە و چەقوێ سعات ئاباد و سند توێ بگەف و گوڕ بوون بۆ ڕەگەز و مافشنەبرن و کورد قڕانێ تەبڕیە شڕەشە چاردەی تیرمەهێشلای قەراریا بەغدەڤە ژبیر دچوون بینجی هێنە پیتەدانێ شینادانە مافێتڕەوە جزاخۆ تاکوە خانەقینکێر بەرووکی ڕووکێت و توندبارانێ ئاڤاهیە تەکیە بەرزانێ ئاڵایەک زەر بلند کەت هژیانێ ئەف ئاڵایەت هاتە دیتن هەبی پارچەت کوردستانێ بۆ ڕزگاری و بەڕەوانی شەمی تەقا کومکوم هاتنە مەیدانێ ئامادەمیش بوو شەڕێمان و نەمانێ ji بۆ نەژیان ji بۆ مرنێ بەلکی مرنج بوو ژیانێ شوڕەش ئایلۆ لە مەزن سەرکێشە پارتێ و بارزانی کەت بزاو و بەرخودانێ شوڕەش ئایلولێ پشکا پتر چەکێوێ ئەو بیەکوێ خەلکی خو پەیدا کردبی هەندەکە و دیساژە ئەوێت و پێشمەرگە شیای دەستخۆ بێقت و دەمێ ڕەبیەت گرتن دەمێ بارەگایەت ڕژێمێت گرتن ئەو چەکتینا ئەو چەک هەرچەندە زی بچووک بیم هینگێ بەس بیرامەتێت و gelek pêşmergê gundê me bixwe yê deverê hatin û çûn gundê me ra rêk bî çek gelek reng biye yanî bîra me cifte bîn hindeka cifte vê bîn hindeka bînî ingilîzî İngilizya dirêj ya Kurd ya defrût ku gelek şwana divê mûzexanê de hene dîsa sertop Alamana Kurd dirêj bolindî birnû du mahekê pitir hatin bes birnû ew rewşa Eylûlê bî yanî Eylûl tevenga birnû tê te niyasîn eger mirovî bivêt dîrok mêjûwa milletekî bizanit dê çe mûzexane û dîsa ya radê roşenbîrî dê çe pertûkxane her du jik min wekû erk zaniye erkê mirovatî û niştiman perwerî ku ez vê cêbecê bikim gel karê xwe yê ku partayetî û pêşmergayetî min fer zanî ku ji çarê were ez mûzexanekê danim û xanî xwe nîvekî pitir bikime mûzexane û êk piştê serekî bû çekiye ew çek jikî ew ê Eylûlê û Gulanê û berî Eylûlê jik yanî ev hindek çek hebiye heta şîr û tîr û rum hêşta bereka tevenga Barûtê ev hemîn Kurdistanê hebîne belê taybetê Eylûlê ku ev rûket bînî gelekî van çeka erkeke ser millet me em parêzin ku her tiştekî nû yê teknîk li ber yekevin yê çêkirî ew yekevin nebaye nû çênet bî û ax min got şerefa bes yê wê şerefê parêzit çeke شۆڕشی ئەیلول با سەرۆکایەتی بارزانی نەمر بانگەوازێک بوو بۆ دوژمنان لە هەر شوێنێک و کاتێک بن کە کورد
تووجێر دەستەیی و ستەم قبول ناکات و هاوشێوەی هەڵۆکانی نیشتیمانەکەی دەیەوێت ئازاد و سەربەست بژی. شۆڕشی ئەیلول بوو بە مەشخەڵێک و تاوەکو ئێستاش گەل و نیشتیمان ڕووناک دەکاتەوە. پێشمەرگە و چەکیش بوونەتە سیمبولێک بۆ کوردایەتی. جیهانیش کورد با پێشمەرگەوە دەناسێتەوە.